إن في ذلك لذكرى لمن كان له قلب أو ألقى السمع وهو شهيد. ذكرى لمن كان له قلب أو ألقى السمع وهو شهيد. شەڕی ئەوانە لەگەڵ مسلمانان، شەڕی ئەوەیە کە ئەمانە خەڵکێکن عەقیدە و بیر و باوەڕیان پاکە، زمانیان پاکە، دەستیان پاکە، دامێنیان پاکە. بۆیە ئەوان کە عەقیدە و بیر و باوەڕیان پیسە، زمانیان پیسە، دامێنیان پیسە، شەرواڵیان پیسە، ڕزق و ڕۆزیان پیسە، داخیان لێ دێ خەڵکێکی ئەوها پاکن. بۆیە دێن دژایەتیان ئەکەن، هەوڵی لە ناوبردنیان ئەدەن، قڕکردنیان ئەدەن بە ئەو هەموو وەسایلە جیاواز و هەمە چەشن و هەمە جۆرە. هەر بۆیە خوای پەروەردگار دەفەرمێت وەدە کەثیڕ من ئەهلی الکیتاب، زۆرێک لە ئەهلی کیتاب لە گاور و لە جوولەکە، لە یەهودی و لە نەسڕانیەکان، ئەوانەی کە لە ئەمریکا و لە غەربن، لە ئەوروپان، ئەوانە زۆرێکیان ئاواتەخوازن چی بکەن؟ لەو یەڕودونەکم من بعد ئیمانیکم کوفارا، ئەوانە ئاواتەخوازن، پلانداڕێژن کە ئێوە لە دینەکەتان هەڵگەڕێنەوە، بتانکەن بە کافر، بتانکەن بە بێدین، حەسەدەن من عندی ئەنفوسیهم. ئەوان حەسوودیان لێ دێ، پێیان ناخۆشە و ناز و نیعمەتەی ئەهلی ئیسلام تێیاژی. خەڵکێکی بیر و پاوەڕ پاک، زمان پاک، دەست پاک، دامێن پاک، ئەوان وێرانن، عەقیدە و بیر و باوەڕیان پیسە، زمانیان پیسە، دەستیان پیسە، دامێنیان پیسە، شەڕەف و حورمەت و کەرامەت لە نێو ئەواندا نییە. بۆیە داخیان لێ دێ دەبینن لە نێو وڵاتی موسڵماناندا خەڵک ئاسوودە ئەژی، بەختەوەر ئەژی، بیر و باوەڕی پاک، زمان پاک، دەست پاک، دامێن پاک، حیا و حورمەت پارێزرا و ماڵ و سەرۆت و سامان پارێزرا و حەسوودیان لێ دێ. لەبەر ئەوە هەوڵی ئەوە ئەدەن سەرەتا موسڵمانان لە دینەکانیان هەڵگەڕێنەوە. کۆمەڵێک بە کرێگیرا و کۆمەڵە خەڵکی چڵکاوخۆر حاشا بەڕێستان دەهێنە نێو وڵاتی موسڵمانانەوە لە کەناڵەکانی ڕاگەیاندنە بە چەندین شێوازی هەمە چەشن و هەمە جۆر هەوڵی ئەوە ئەدەن گومان بۆ موسڵمانان دروستکەن، وەکو ئێستا لە کەناڵەکانی ڕاگەیاندنی لای خۆمان هەیە، گاڵتە بە ئیسلام ئەکرێ، بە موسڵمانان ئەکرێ، بە دروشمەکانی ئاینی ئیسلام ئەکرێ، بۆ ئەوەی گومان لە دڵی موسڵمانانە دروستکەن، موسڵمانان بێزار بکەن لە دینەکەیان. هەوڵی یەکەمیان ئەمەتانێ، هەوڵی هەڵگەڕانەوە و پاشگەزکردنەوەی موسڵمانان دەدەن لە دینەکەیان، حەسەدەن من عندی ئەنفوسیهم. ئەوانە حەسوودیان لێ دێت تۆ پاک بی، تۆ چاک بی، تۆ ڕاساڵ بی، تۆ حیا و حورمەتت پارێزراو بێ. لە بەرەوەی خۆیان حیا و حورمەتیان لە دەست داوە، نایانەوێت تۆ حورمەتدار بیت. وەکو ئیمامی عوثمان رضی الله عنه دەفەرمێت ودت كل زانية لو أن كل النساء زواني. هەموو ئافرەتێکی داوێن پیس حاشا بەڕێستان ئاواتەخوازە ئافرەتانی تریش وەکو ئەو داوێن پیس بن، کە خۆی داوێن پیسیەکە حەز ناکە خەڵکێکی تر داوێن پاک بێت. بۆیە هەوڵەدەن خەڵکی تریش ئاوها بێت، خۆیان ئاوهان دەیانەوێ موسڵمانانیش ئاوها بن. من بعد ما تبين لهم الحق، دوای ئەوەی کە حەقیان بۆ ڕوون بۆتەوە هەوڵی ئەوە ئەدەن موسڵمانان لە دینەکان هەڵگەڕێنەوە و پاشگەزیان کەنەوە بەرەو بێدینی و بەرەو بەدڕەوشتیان ببن. وهروەها خوا رب العالمین دەفەرمێت ولا يزالون يقاتلونكم، ئەوان بەردەوام کوشتاری ئێوەکەن. ئەگەر هەوڵ و پلانی یەکەمیان سەری نەگرت لە ڕێگەی بانخوازە چەپەڵەکانەوە، لە ڕێگەی نووسەرەکانەوە، لە ڕێگەی بەناو ڕووناکبیر و بەناو نووسەر و بەناو ڕۆشنبیر و بەناو نازانم چیەکانەوە کە ئێستا زۆر بوونە و خوێنەواریشیان نییە، لە ڕێگەی ئەوانەوە هەوڵەدەن گومانتان بۆ دروستکەن لە دین هەڵتان گەڕێنەوە. بەڵام ئەگەر ئەو پلانە سەری نەگرت دێن کوشتارتانەکەن. ولا يزالون يقاتلونكم حتى يردوكم عن دينكم إن استطاعوا. بۆی لە دینەکەتان هەڵتان گەڕێنەوە ئەگەر لە توانایاندا هەبێت. بەڵام تۆ بشتە سەر دینی ئەوان، دەستبەرداری دینی خۆت ببی، علاقەیان پێتەوە نییە. ولن ترضى عنك اليهود ولا النصارى حتى تتبع ملتهم. يهود و نەسارا لێت ڕازی نابن حتا شوێن دینەکەیان نەکەویت. بڕێتە نازولاتیان بۆ بکەی قبوڵی ناکەن، کە چوویتە سەر دینی ئەوان ئەو کاتە لێت ڕازیە بن. حتا وەکو 100% شوێنکەوتەی ئەوان نەبی، بە دینی ئەوان ڕازی نەبی، تۆش بیر و باوەڕت پیس نەبێت، دامێنت پیس نەبێت، زمانت پیس نەبێت، دەست پیس نەبێت، لێت قبوڵ ناکەن. بۆیە بە هەموو شێوازێک هەوڵەدەن کوشتارتانەکەن، قیتالتانەکەن. ولا يزالون يقاتلونكم حتى يردوكم عن دينكم إن استطاعوا. حتا لە توانایاندا هەبێ پێیان بکرێ کوشتارتانەکەن بۆی لە دینەکەتان هەڵتان گەڕێنەوە و لە دینەکەتان پاشگەستان کەنەوە. ومن يرتدي منكم عن دينه فيمت وهو كافر
هەر کەسێکیش لە ئێوە لە دینەکەی هەڵگەڕێتەوە و بە کافری بمرێت فأولئك حبطت أعمالهم في الدنيا والآخرة ئەوانە کردەوەکانیان لە دنیا و لە قیامەت هەڵەوەشێتەوە ئیتر ئەوانە ڕێز و حورمەتیان نامێنێت هەر کەسێک بێدین بوو ڕەخنەی لە دین کرد دژایەتی دینی کرد گاڵتەی بە دین کرد ئەگەر وتی منش مسلمانم من کەسێکی دیندارم نوێژەکەم ئەوە حورمەتی نییە ئەوە کەرامەتی نییە لەبەرەوەی بێحورمەتی بەرامبەر بە دینەکەت لەبەرەوەی ڕەخنە لە دینەگرێت لەبەرەوەی گاڵتە بە دینەکەت لەبەرەوەی دین ناشرین کە لە پێشاوی خەڵکی ئەو کەسانە هیچ ڕێز و حورمەتێکیان نییە کردەوەکانیان لە دنیا هەڵەوەشێتەوە و بە هەمان شێوە لە قیامەتیش وأولئك أصحاب النار ئەوانە خەڵکانی دۆزەخن هم فيها خالدون ئەوانە بە هەتایی لە دۆزەخدا دەمێننەوە ئەو خەڵکانی کەوا کوشتاری مسلمانان دەکەن نازانم مافی مرۆڤ لەکوێیە UN و نەتەوە یەکگرتوەکان و ئەوانەی کە باسی ئازادی و مافی مرۆڤ و مافی ئافرەت و مافی مناڵ و مافی ئاژەڵەکەن ئەوانە لەکوێن بۆ لە ئاست کوشتارکردنی قڕکردنی وێرانکردنی وڵاتی مسلمانان لە ناوبردنی مسلمانان چی لە بۆرما بێ لە ئەفغانستان بێ لە کوردستان بێ ئەمانە لەکوێن بەڵام کاتێک جوولەکەیەک دەکوژرێت سەگێک لە نەرویج تەعدای لێ ئەکرێت هەموو کەناڵەکانی ڕاگەیاندنی خۆیان و ئێرێش باسی ئەکات هەموو خەڵکێک لەسەریان دێتە جواو باشە بۆ ئێستا هەمویان بێدەنگن بۆ نوزەیەکیان لێوە نایەت باشە ئەمانە مرۆڤ نین بەڵام تاوانەکەی ئەمانە ئەوەیە کەوا ئەن یەقولوا ربنا الله ئەمان دەڵێن ئەڵڵا پەروەردگاری ئێمەیە تاوانەکەی ئەوە ئەمان ئەوەیە کە مسلمانن ئەگینا کافرێک لە هەر شوێنێکی سەرزەویە ئازارێکی پێ بگا ناڵە و هاواریان لێ هەڵەسێت بەڵام مسلمانان قڕ ئەکرێن قەتڵ و عام ئەکرێن لەناو ئەبرێن وڵاتیان وێران ئەکرێن دەربەدەر ئەکرێن کەس باسییان لێ ناکەوە ئاوڕێکیان بەلاوە ناداتەوە باشە ئەوانەی کەوا لە کەناڵەکانی ڕاگەیاندنی خۆمانە بوونەتە بووق بۆ ئەوانە ڕیکلامیان بۆکەن دیعاییان بۆکەن ئەی باشە بۆ باسێکی ئەم هەواڵانە ناکەن بۆ ئەم هەواڵانە زەق ناکەنەوە بۆ وترێەوە لە وڵاتی مسلمانان بەسەتەها خەڵک دەکوژرێت خەڵکێکی قورئان خوێن لە مەدرسەیەکە سەرقاڵی قورئان خوێندن و لەبەرکردنی قورئانە کۆمەڵی مناڵی پەپولە ئاسا لەو ڕۆژەی کە تەخەڕوجەکەن و شەهادە وەرەگرن و مێزەری سپی لەسەریان ئەکرێ لەو کاتەیە قەتڵ و عامەکرێن و قڕەکرێن و خەڵتانی خوێنەکرێن باشە بۆ باس ناکرێت بۆ هاوارێک بۆ ناڵەیەک ئەمانە مرۆڤ نین ئەمانە مناڵ نین بەڵام تاوانەکەیان ئەوەیە ئەمانە مسلمانن قورئان خوێنن یا لە بۆرما یا لە عفرین یا لە سووریا یا لە یەمەن یا لە لیبیا یا لە هەر شوێنێکی ئەم سەرزەویە